دیمەنێن ڤەگەڕیانە ئاوەرێن شنگالن پشتی بتژ نەه ساڵên ئاوەریە و ژیانەکە پڕە زەحمەت لە بن سەرما و گەرما چادرێن دڕیای و ترسا شەوەتاندنا وان دێ نزیکی 6 خێزانên ئاوەرێن شنگال ڤەگەڕنا سەرزێدێ باب و باپیرە قالك كيف خوش لنا مش نور وممنونة همواينا كتب كده كم سعادة مجري خلق برهم ممنونة همواينا قلنا سالة وما في جنب الزيفرناجية خو ومقالك كيف خوش نبرهستي ما في باقرين وبدل خوش يا هم مكابم سوباس يا هم مكات كنو خلقي عشايري كردستاني دجارة ئەف پرۆسە ڤەگەڕیانە ئاوەرە بە هاریکاریە دراوی و دەلیڤێنکاریە ڕێکخراوە IOM یان نێودەوڵەتیە و ڕێبەرێ کۆچ و کۆچبەلال دەهۆکژی داخوازێژ ڕێکخراوە نابری دکات هەوە هاریکاریە بەرفرەتر لێ بکات و لە زێل ڤەگەڕاندنە مەزنترین ژمارە ئاوەرە بکات هەوە هاریکاریەوان کە خانیوان سەخت بیر بکەتە هەندێکە پرۆژێ و معیشەتێک شوانڕە بێت تەرخان کەتە ژێرە چیت کەتە وەک سەپۆرتێت کەتە هەروسا حەقی نەقلە بە گواستناوانشیت کەتە و ڕێکخرا IOM بەڕاستی پرۆسیان گەلەگە بەڵتی ئەمە دیە گەلەگە بلەس بە هاریکاریە خەڵکێمە کردبان چونکو خەڵکی مەی محتاجە پڕانیەوان کارم بێژم 80 خانینین وەرە تو بەری خۆبدی شنگالی 80 سنتەری قەزە شنگالی وێران کردە بەرنامەی ڕێکخراوە IOM یان نێودەوڵەتیدا بۆ ڤەگەڕاندنە ئاوەران نزیکە 100 خێزانە ناوێنخۆ نووسینە لێ ئاوەرێن شنگال داخواز دەکەن هەوە هاریکاریە بەرفراتر لێ بێت و وان هەموو خۆڤە بگرێت ئاوەرێن شنگال خوازن ئەم ڤەگەڕاندنە ئەمڕۆ دەستپێکێک بێت ji بۆ ڤاڵاکردنا کەمپان و بڕیارێک بێت بۆ خۆ قورتالکردنێ ji 9 ساڵên دۆزەخە بن چادران و جارێکە دن ڤەگەڕنەڤە بۆ سەرزێدێ خۆ شێرمەخەدر کورساد نیوز کەمپە شاریە